خاکی کەربەلا پیرۆزە و نابێت ئاهەنگی سەری ساڵی تێدا بەڕێوە بچێت. ئەنجومەنی پارێزگای کەربەلا لە عێراق بڕیارێکی نوێ و جیاوازی لەبارەی بەڕێوەچوونی ئاهەنگەکانی سەری ساڵ دەرکرد و دەڵێت خاکی کەربەلا پیرۆزە و نابێت هیچ ئاهەنگێک بە بۆنەی سەری ساڵی زاینی تێدا بەڕێوە بچێت. ئەنجومەنی پارێزگای کەربەلا لە بڵاوکراوەیەکدا باس لەوە دەکات خاکی کەربەلا پیرۆزە و ڕێگە نادەین هیچ ئاهەنگێکی سەری ساڵ بەڕێوە بچێت. هەر کەسێکیش لە خاکی پیرۆزی کەربەلا ئاهەنگی سەری ساڵی زاینی ئەنجام بدات و ئەو بۆنەیە بەرز ڕابگرێت تووشی سزای یاسایی و لێپرسینەوە دەبێت. پارێزگای کەربەلا دەکەوێتە باشووری ڕۆژاوای شاری بەغدا و بەنێوبانگترین پارێزگای عێراقا بەهۆیەوەی گۆڕی ئیمام حوسێنی کوڕی ئیمام عەلی ئیمامی سێمی شیعەکانی لێیە. ساڵانە زۆرترین گەشتیار سەردانی دەکەن. کەربەلا بە خاکی پیرۆزی مەزهەبی شیعە لە تەواوی جیهاندا دەنرێت و بە پەیداتەکانی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی پارێزگای کەربەلا ساڵانە زیاتر لە 23 ملیۆن کەس لە ناوخۆی عێراق و وڵاتانی دیکەی وەکو ئێران، لوبنان، ئەفغانستان، پاکستان، یەمەن و وڵاتانی دیکە بۆ تەواف و بینینی گۆڕی ئیمام حوسێن کوڕی ئیمام عەلی سەردانی پارێزگاکە دەکەن.